پاش کۆبوونەوەی لووتکەی نێوان شاندی هەرێمی کوردستان و حکوومەتی ئەمریکا لە کۆشکی سپی، ڕزگارکردنی مووسڵ و زیادکردنی هاوکاریە سەربازیەکان بۆ پێشمەرگە بەشێکی سەرەکی گفتوگۆکانی شاندی هەرێمی کوردستانە لەگەڵ بەرپرسانی تری ئەمریکا. جەرناڵێکی پێشووی ئەمریکای ڕایدەگەیەنێ کە ئەمریکا پێویستە تەواوی ئەو چەکانە بۆ پێشمەرگە دابینکە کە سوپایەکی ئاسایی پێویستێتی. بەر لە دەستپێکردنی گفتوگۆکانی لە ئەتلانتیک کاونسڵ، مەسعود بارزانی جارێکی تر لەگەڵ جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا کۆبوویەوە. بایدن کە بۆ نانی بەیانی بارزانی و شاندەکەی لە ماڵی خۆی داوات کردبوو گفتوگۆی لەسەر پلانی ڕزگارکردنی مووسڵ لەگەڵ بارزانی دەست پێ کرد. بەپێی ڕاگەیەنراوێکی نووسینگەی ڕۆژنامەوانی جۆ بایدن لە کۆبوونەوەکەدا بایدن دابینکردنی پشتیوانی سەربازی بۆ هێزی پێشمەرگە دووپات کردەوە، بەڵام بە هەماهەنگی تەواو لەگەڵ بەغدا. هەر بە پێی ڕاگەیەنراوەکە هەریەک لە بارزانی و بایدن ڕێکەوتون لەسەر هەماهەنگی و هاوکاری تەواو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڕووبەڕوونەوەی داعش بەتایبەتی لە پرۆسی ڕزگارکردنی مووسڵ. هەروەها بایدن و بارزانی ڕێکەوتون لەسەر بەرەو پێشبردننی هەماهەنگی زیاتر لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداد بۆ بەرەو پێشبردننی بنەما سەرەکیەکانی بەرنامەیەکی نیشتیمانی لە عێراق. بەڵام جەنەرال باربیرۆ فەرماندەی پێشووی هێزەکانی ئەمریکا لە عێراق بەیەنارتی ڕاگەیاند کە پێویستە حکوومەتی ئەمریکا بە هەمان ئاستی سوپای عێراق چەک بە پێشمەرگە بدات، چونکە پاراستنی سنوورێکی 1000 کیلۆمەتری لە بەرامبەر داعش کاری سوپایەکی تۆکمەیە. پێویستە پاکێجێکی هاریکاری ئابووری و سەربازی تایبەت بە هەرێمی کوردستان لەلایەن ئەمریکاوە هەبێت، چونکە پاراستنی ئەو سنوورە 1000 کیلۆمەتریە و دابەزینی نرخی نەوت و هاتنی ئەو ژمارە زۆرەی ئاوارە و بڕینی بودجەی کوردستان لەلایەن بەغداوە وا دەکات کە کوردستان پێویستی زۆری بە هاوکاری ئەمریکا هەبێت. ئێوارەی هەمان ڕۆژیش بارزانی و شاندەکەی بۆ نانی ئێوارە داوەتی جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا تۆنی بلینکن بوون. بەپێی ڕاگەیەنراوەکەی وەزارەتی دەرەوە کە کۆپیەکی بۆیە نارتێنێراوە، پرسی هاریکاری مرۆیی و دارایی بۆ هاوکاریکردنی هەرێمی کوردستان و یارمەتیدانی ئاوارەکان تاوتێکراوە. جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا پەیوەستبوونی حکوومەتی ئەمریکای بە عێراقێکی یەکگرت و دیموکرات دووپات کردوێتەوە. بارزانیش لە کۆبوونەوەکەدا سوپاسی حکوومەتی ئەمریکای کردووە بە هاوکاریکردنی گەلی کورد بەتایبەتی لە شەڕی دژ بە داعش. سەرکەوت شەمسەدین، NRT، واشنگتن.